جوانترین و گەرمگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەپێی ئامارەکان تەنیا لە ساڵی 2023 زاینیدا 122 بابەت ژنکوژی لە ئێران تۆمار کراوە. هەروەها ڕۆژنامەی شەرق لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە کە لە سێ مانگی سەرەتای ساڵی 1402دا 27 ژن لەژێر ناوی پاراستنی ناموس کوژراون. لە 2 ساڵی ڕابردووشدا 165 بابەت ژنکوژی تۆمار کراوە کە 87 بابەت بەهۆی کێشەی خێزانی، 38 بابەت بە بیانووی شەرەف، 10 بابەت بە بیانووی کێشەی دارایی و 30 بابەتی دیکەش هۆکارەکەی ڕوون نەبوون. جگەی ئاماژەیە کە 65 قەتڵەکان لەلایەن هاوسەر و دەیان لەلایەن برای ژنەکەەوە ئەنجامدراوە. بۆ باسی زیاتر لەسەر بابەتی کوشتنی ژنان بە بیانووی ناموس داوامان کرۆ لە هاوڕێ هەتاو عەبدوڵڵایی چالاکی مافی ژنان و هەروەها ڕۆژنامەوان لە بەرنامەی ئەمڕۆی ئەسۆی بەرابەریدا بەشدار بێ. هاوڕێ هەتاوم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆم بەرنامەی و سپاس کە ئامادە بووی. ئەم کاتە هەموو کاتێکتان باش هاوڕێ بووم لە سپاس بۆیە و بۆ هاوڕێیانمان کە جارێکی تر بانکشتان کردومەوە بەرنامەکەتان. سپاس بۆیە. زۆر سپاس. هاوڕێ هەتاو ڕاتان چییە لەسەرەوە ئامارەی کە وەکو پێشەکی ئاماژەم پێدا؟ ئەگەر پڕژێنە سەر بابەتەکە کە بەداخەوە دیسان دیاردەیەکی نالەباری وەکو ژنکوژی لە ژێرناوی قەتڵی ناموسی و هەر بیانوگەلێکی ترکا لە ئێران و لە کوردستان بەداخەوە بەڕێوەچێ هۆکارە سەرەکیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو هەستی خاوەندارێتیە بەرامبەر بە جستەی ژن کە هۆکاری سەرەکیەکەی دەگەڕێتەوە بۆ کۆماری ئیسلامی کە ساڵهای ساڵە بە یاساگەلی دژە مرۆڤ بە یاساگەری هەڵاواردن ئامێز ئەم سیاسەتە دژە مرۆڤەی بەرامبەر بە ژنان گواستۆتەوە بۆ ناو کۆمەڵگا بوو ئەبزارانێک کە لە بەردەستێتی لەلایەن کۆمەڵگاوە گواستراوەتەوە بۆ ناو بنەماڵە. ئێمە کاتێک لە هەر وڵاتێک دیاردەیەک ڕوئەدا هۆکاری دیاردەکە دەگەڕێتەوە بۆ ئەو یاساگە لە دژە مرۆڤیانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەرامبەر بۆ خەڵکە بەرامبەر بە ژنان بەڕێوە چووە. یاساگەری وەکوەوەی کە ئێمە دەبینی کە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی هەموو ئازادیە تاکە کەستیەکانی ژنان بەرتەسک کراوەتەوە و کۆماری ئیسلامی دەستێوەردانی کردووە لە هەموو ئازادیە تاکە کەسیەکانی ژنان لە جۆری جلپۆشینەوە بگرە، لە شێوازی هەڵبژاردننی هاوسەرگیریەوە بگرە، حتا ژووری خەوەکەشیان ئیزنی بەخۆی داوە کە دەستێوەردان بکە. کاتێک لە ناو وڵاتێک ئێمە ئەژین کە کۆماری ئیسلامی و ڕژیمەکەی یاساگەل و سزاگەلی کوشتنی لە ژێرناوی شەرەف و ناموس بۆ ژنان ڕەوایی پێدراوە و یاسا و سزای دژە مرۆڤی وەکو بەردبارانی بە تاوانی خۆشەویستی بۆ ژنان پەسەند کراوە، بێگومان ئەم سیاسەتە دژە مرۆڤانە ئەو ڕژیمە دژە مرۆڤە بۆ ئەوزارانەی کە لە بەردەستێتی و ساڵهای ساڵە نانی لێ دەخوات لەو دیاردانەی کە لە ناو کۆمەلگا لە ئارادایەوە تا بە هەنووکەش بەداخەوە ڕێژی ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاترە بێ ئەم سیاسەتێ بتێوە نەتەوێ ئەگوازرێتەوە بۆ ناو کۆمەلگا بە جۆرێکە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەسڵ کۆمەلگای تووشی پارادۆکسێک کردووە. ئێمە لەگەڵ دوو بەرەبەرە ڕوون لەگەڵ بەرەیەکە دژ بۆ کللتورە دژ بۆ یاساگەلە ڕادەوەستن، بەڵام تووشی پارادۆکس بوون لە هەمان کاتدا لەگەڵ کۆمەڵگایەک بەرەوڕوون کە ساڵهای ساڵە لەو سیاسەتە لەو ڕژیمە دژە مرۆڤە تەغزیەیان کردووە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە، لە ڕێگای هەڵاواردنی ڕێگەزیەوە لەلایەن جیاکاری لەناو زانکۆکان و لەناو قوتابخانەکانەوە و ئەو هەستی مڵکایەتێ بەرامبەر بە جەستەی ژن. کاتێک تۆ لەناو کۆمەڵگایەکدا دەژی کە ژنان لە ژێرناوی مارەیی دەفرۆشتێن بە پیاوان، بێگومان ئەم هەستی مڵکایەتێ دروست دەکا و پیاویش بە هەر جۆرێک کە بۆی بلوێ بەرامبەر بۆ مڵکەی هەڵسوکەوت دەکا و ئەم هەموو دیاردانە بە تایبەتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا کە ڕێنێسانسێک لە کۆمەڵگەی ئێران و کوردستان لە ئارادا بووە تا بە هەنووکەش بەردەوامە. کاتێک ئێمە دەبینی سەرڕای ئەو هەموو پێشڕەویە و ئەو هەموو خۆپێشاندانە و ئەو هەموو پێشەنبوونەی بە تایبەتی ژنان لە ناو جونگەکانی کۆمەڵگا لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەگە تا بە هەنووکەش قەتڵی عەمدی دەوڵەتی و کوشتنی ژنان لە ژێرناوی شەرەف و ناموس بەڕێوەیە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە ڕەندەوهارە کە یەک لە دیاردەکان لە ناو کۆمەڵگا قازانجە بینێ بە قازانجێتی ئەو دیاردانە لە ناو کۆمەڵگا بوونیان هەبێ دووبەرەکی لە ناو
ڕگەزی پیا و ژندابوونی هەبێ و ئەوان دەست لە ناو دەستی یەک بەرامبەر بەو ڕژیمە نەپرنگێن نەوەستنەوە دووش دەگەڕێتەوە بۆ ئەو وەزعیەتە نالەبارە ئابوووریەکە هۆکارەکەی دیسان هەر کۆماری ئیسلامیەکە ساڵهای ساڵە بەهۆی ملهوڕیەکانی بەرامبەر بە دنیای دەرەوە ئەو هەموو ئابلۆقە بەسەریدا سەپا و هەموو گەماروی بەسەریدا سەپا و دووکەڵەکەی چۆتە چاوی خەڵکەوە و ئەم دیاردە کۆمەڵایەتیانە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرەستێنێ کاتێک لەناو کۆمەڵگای ئێران وە کوردستان پیاوێک یا کەسێک لە خێزان دەست دەداتە کوشتنی ژنان لە ژێرناوی شەرەف و ناموز یا هەر بیانوەیەکی تر کە بۆی لوابێ ئەمە پشت بۆ یاسا دژە مرۆڤە دەبەستێکە پشتی دەگرێ و ئەو حەقەی پێ بڕەوە ئەزانێکە ئەتوانێت بە هەر جۆرێک کە بۆی لواوە لەگەڵ مڵکی خۆی هەڵسوکەوت بکە و دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە بۆ ساڵهای ساڵ پرۆپاگەندە و ساڵهای سا یاساگەلی هەراوردنامیست کە بەرامبەر بە ژنان لەو کۆمەڵگایە بەڕێوی بردووە تا بەهانوکەش بەڕێوەی دەبا ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی دژەژنی کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی ئێران و کوردستان. بەڵێ هاوڕێ هەچاو لە بەشێکی ئاماژتان بە پێشەنگایەتی ژنان کرد وەکو ئەوەی کە خۆمان و هەموو بینەرانی ژاگەدارن لە یەک ساڵ و چەند مانگی ڕابردوودا کە شۆڕشی ژینە بەردەوام بووە بۆ نەیتوانیوە لەسەر ذهنیەتی کۆمەلگا ئەو تەسیرەی بێ کە ژنکوژی کەم کاتەوە بەڕای ئێوە ئایا چوەسە ئەو قۆناغەوە کە ئەو ذهنیەتی کۆمەلگا بگۆڕێت؟ وتم ئەوەی کە لە ئێستادا بەداخەوە سەرڕای ئەوەی کە زیاتر لە ساڵێکە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئێران و لە کوردستان و لە هەموو ناوچەکانی ئێران بەڕێوەیە وتم کۆمەلگا تووشی پارادۆکسێک بووە ئێمە لەلایەک لەگەڵ بەرەیەک بەرەو ڕۆین بەرەیەک کە دژ بەو سیاسەتانەیە دژ بە یاساکانێتی و ئاستی وشیاری ئەوەندە چۆتە سەرێ ئەزانێکە ئەم هەموو تونند و تیژی و دیاردە کۆمەڵایەتیانە هەمووی سەرچاوەگرت و لەو ڕژیمەوە هۆکارەکەی ڕژیمە بەڵام لەلایەکەوە لەگەڵ بافتێکی عەشیرەی و دواکەوتوو بەرەو ڕۆین کە بەداخەوە ئەویش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ڕژیمە ئێمە دەبینین کە کەسێک کاتێک بەرامبەر بۆ ڕژیمە دەنگ هەڵدەبڕێ بەرامبەر بە یاساکانی لە هەمان کاتدا لەو کۆمەڵگادا لەگەڵ شێوازی ڕوانینی دەستێژی کارانەی خەڵکێک بەرەو ڕوویەکە هەر بۆ شێوازە دواکەوتوانە خەریکە بیرەکاتەوە ئەمە کۆمەڵگای تووشی پارادۆکسێک کردو ئێمە بینیمانە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا پێش شۆڕشی ژن ژیان ئازادی و دوای شۆڕشی ژن ژیان ئازادی ژنان خۆیان خزاندۆتە ناو هەموو جونگەکانی جونگە سیاسیەکانی کۆمەلگاوە لە هەر خۆپێشاندانێک لە هەر دەنگهەڵبڕینێک لە هەر گۆشەیەک لە ئێران کە ڕوویدا بێ ژنان دەنگی یەکەم بوون لە ڕێزی پێشەوە بوون و حتا لیدەرەکان لە ژنانەوە پێکات بوو بەڵام هاوکات دەبینین کە لەناو کۆمەلگای ئێران تا بەهانوکەش ڕێژەی تونند و تیژی و کوشتنی ژنان لە ژێرناوی شەڕەف و ناموز بەڕێوەیە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو هەموو تونند و تیژی و ئەو هەموو یاسا هەڵاواردنامێزەی کە ساڵهای ساڵە دەرخواردی خەڵک دەدرێت هەر لە سەرەتای خۆسەپاندنی و ڕژیمە بەسەر خەڵکی ئێران سیاسەتی تونند و تیژی و دژمنکارانەی بەرامبەر بە ژنان تا بەهانوکەش بەڕێوە چووە بە تایبەتی لە ماوەی ساڵ و نیوێکی ڕابردوودا کە زیاتر لە بەرەو 2 ساڵەتێکە شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێوەیە ڕژیم چاک بەوە گەیشتووە کە ژنان لە ڕیزی پێشەوەی خەباتەکەدا بوون و هەر ئەو ژنانن کە پایە لەرزۆکەکانی لەناوە بنوە ڕۆژێک بە ئازادی خۆیان دەگەن ئەمە دەگەڕێتەوە بۆ بە تایبەتی لە ئێستادا هاوڕێ گوڵنازیمە دەبینین کە بارودۆخێکی نالەباری ئابووری لە ئێران بوونی هەیە بەداخەوە خەڵک سەرڕای ئەوەی کە زەحمەتێکی زۆرە کێشنکارەکەن بەڵام بۆ تێچووی نانی شەویان ماونەتەوە ئەو هەموو بێ سەرۆبەرەیە ئەو هەموو ئابلۆقە سیاسیانەی کە بەرامبەر بۆ ڕژیمە بەڕێوە چووە دووکەڵەکەی چەتچاوی خەڵکەوە کارێکی کردووە کە خەڵک بۆ سەرەتاییترین کەرەستەکانی ژیانیان محتاج بن کاتێک تۆ لەناو کۆمەڵگایەکدا کە ژێرخانی ئابوووریەکەی داڕماوە بەرەو ڕووی بێگومان دیاردەی کۆمەڵایەتی وەکو تونند و تیژی مادەی سڕکەر بێکاری خەمۆکی وە کوشتنی ژنان لە ژێرناوی شەڕەف و ناموز و بیانوگەلی جۆرا جۆر بەشێکە لەو دیاردانە ئەمانە وەکو بازنە خەریکن عەمەلەکەن و هەوکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە دژە مرۆڤە کاتێک تۆ لەناو کۆمەڵگایەکدا ژیانەکەی وە کوژنێک کە سیستمەکە تۆ بە شارۆمەندی دەرەجە دووەزانێ کاتێک لەناو بنەماڵەیەکدا پیاوەکە لە ژێرناوی مارەیی ژنەکە ئەکڕێ کاتێک لەناو کۆمەڵگایەکدا بۆ هەموو کڵیشە جنسیەتیانە ژنان ژیان بەسەر دەبن و ڕۆژانە تونند و تیژی ئەزموون دەکەن
وە پیاوانی حتا جیرانیش ئەوان بە مڵکی خۆیان نەزانن بێگومان لە ناو کۆمەڵگایەک دەکە تووشی قەیرانی ئابووری بووە تونند و تیژیەکە زۆرتر دەگەڕێتەوە بۆ ناو بنەماڵە و لەلایەن پیاوانەوە بەرامبەر بە شارۆمەندە دەرەجە دووەکە بەرامبەر بەو کەسێک کە لە ناو ئەو کۆمەڵگایە وەکو کەسی دووەم سێریەکرێ بەڕێوەچە چونکە دەستی بەسەریدا ئاڕوە و وەکو مڵکی خۆی مامەڵی لەگەڵەکە و ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە بە تایبەتی لە دوای شۆڕشی ژیان ئازادی و تا بانوکەشکە و شۆڕشە هەر بەردەوامە خۆی ئابدەیت دەکاتەوە و لە هەر ئەگەرێک دێتەوە سەر شەقام و بێگومان ئەو شۆڕشە تا ڕوخانی ئەو ڕژیمەر بەردەوامە ئەبینین کە کۆماری ئیسلامی ئەم شۆڕشە بە ئەزانێ و قەیرانە خوڵقێنێ لە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەوە بگرە لە ئاخنینی سیا چاڵەکانی لە ئازادی خوازانەوە بگرە لە بارودۆخینا لەباری ئابووری خەڵکەوە بگرە بێگاری چونکە ئەم دیاردانە قازاند بەمانەوەی زیاتری ئەو ڕژیمە دەگەێنێ بۆیە کاتێک لەناو کۆمەلگای ئێران وەختێک ئێمە بیر بۆ بکەین و کاتێک لە کۆمەلگای ئێران پیاوێک دەست دەداتە کوشتنی ژنان لە ژێرناوی شەرەف و ناموز یا هەر دەستەواژەیەکی تر هۆکارە سەرەکیەکەی ئەو ڕژیمەیە پشت بەو یاساگەلەیە بەستێ پشت بەو ڕژیمە بەستی پشتی بۆ یاسای قایمە کە یاسا پۆخۆی هەڵخڕێنەری ئەو دیاردەیە کە یاسا پشگیری لەو دیاردەیە یاسا خەریکە ئەم سیاسەتە ساڵهای ساڵ بەڕێوە ئەبا و تا بە هەرنوکەش هەر بەردەوامە بۆیە دەست دەداتە کوشتنی ژنان لە ژێرناوی پیاوێک لە ناو کۆمەلگا لە براوە بگرە لە بابەوە بگرە لە هاوسەرەوە بگرە لە جیرانەوە بگرێمە بینیمان کە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ئیسفان و زۆرێک لە شارەکان پیاوانێک کە سەر بە خودی ڕژیم بوون و ئەگە سەر بۆ ڕژیمەش نەبوون لەلایەن ئەو ڕژیمەوە تەغزیە کرابوو مێشکیان بیچمی گرتبوو تیزایبیان بە ژناندا دەکردبووی کە ژنان لە کونجی ماڵەوە بێڵنەوە ئەم سیاسەتە ساڵهای ساڵە لەلایەن کۆماری ئیسلامی و بەڕێوە دەچێ وە کۆمەڵگەی ئێمە دەبێت زۆر و شیارانە لە بەرامبەر و سیاسەتەوە ڕابۆستن وەگەوەی کەمبلکەچی سیاسەتەکانی ڕژیم نەبوون بە تایبەتی ئێمە دەبینی کە کۆمەڵگایەکە ژن تێدا ئازاد نەبێ بێگومان و کۆمەڵگایش ئازاد نییە بۆیە خەڵکی ئێمە وەکو هەمیشە دەبێت بە ئەو شیاریەوە لە بەرامبەر و ڕژیم ڕابۆستن هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو هەموو دیاردە کۆمەڵایەتی کە لە ئێران خڵقاوە هۆکارەکەی ڕژیمە ئەو سیاسەتە ژنانەی کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنانی ئێران بە تایبەت بەرامبەر بە خەڵکی کوردستان کە دوو ڕەگەزی قوربانی لە کۆمەلگایە خەریکە بەداخەوە پەروەردە دەکرێت بەرامبەر بە ئەوان خەریکە بەڕێوەیەوە. بەڵای هاوڕێ هەتا باسی بەشی کوردستانت کرد پێتان وایە و ئامارە زۆرتر لە کوردستانە یا لە شارە گەورەکانی ترە ئەگەر لە کوردستانە هۆکارەکەی چییە؟ چون ئەزانین ئەگەر لە کوردستان شتێ ڕوو بدا زوو هەواڵەکەی بەربڵاوترە بێتەوە زوو شەبکەی اجتماعیەکان هەر کەسێ بۆ خۆی خەبەرنەگارێکە بەڵام لەوانەیە لە شارە گەورەکانیش ئەو ڕووداوە ڕوو بدا بەڵام کەمتر دیار بێ هۆکارەکەی چییە بەڕایەوە؟ ئێمە هەروەک بینیمان هەر لە سەرەتای خۆسەپاندنی ئەو ڕژیمەوە بەسەر خەڵکی کوردستان نایوت بۆ ڕژیمە و ئەمە کارێکی کرد کە کۆماری ئیسلامی بە ڕوانگەیەکی ئەمنیەتیەوە بەرامبەر بەو ناوچانە بڕوانێ و هەموو هەلیکارێکی لەباری لەو ناوچانە لەبار برد و هیچ هەلێکی کار لەو ناوچانە بوونی نییە بارودۆخی ئابووری خەڵک زۆر لەبارە بێگومان هەژاری ئابووری هەمیشە هەژاری کللتوری دێنێ و ئەمە کارێکی کردووە ئێمە دەبینین کە ڕێژەی کوشتنی ژنان لە هەموو ئێران لە هەموو ناوچەکان هەیە بەڵام کاتێک لە ناوچە کوردنشینەکان و عەرەب نشینەکان زیاترە ئەمە ناگەڕێتەوە بۆ کللتوری دژەژنی ئەو خەڵکە ئێمە بینیمانەکە جەرەقەی هەموو خۆپێشاندانێک دەنگهەڵبڕینێک بەرامبەر بە زوڵم و زۆرێک کە لە ژنان کراوە لە کوردستان بووە یەکی خاڵێکی پۆزیتیڤە ئەوەی کە لە کوردستان خەڵکی ئازادی خواز بۆ ئاستە و شیارەیە گەیشتون کە نەبوونی ئامار گەورەترین کێشە و کۆسپە لەسەر ڕێگای زیادبوون لەسەرەوەی کە دیاردە کۆمەڵایەتیەکان زیاد بن و نان ئەم دیاردەیەدا پۆشن بەڵکو دێن لە ڕاگەیانەوە زەقیەکەنەوە بۆی کە خەڵک بە وشیارێکی زیاتر بگەن ئامارەکان بگەنە دەستی خەڵک و دەنگی ئەو ژنانە دەبن کە لە گەرەوەدا کراوە ئەمە خاڵێکی پۆزیتیڤە بەڵام لە هەمان کاتدا خاڵێکی نەگەتیڤژەوەیە کە کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە ئەم ناوچانەی لە فەقر و لە هەژاریدا هێشتوتەوە هەلیکاری لەباربوونی نییە دیاردەی کۆمەڵایەتی زۆر وەکو بێکاری مادەی سڕکە کۆماری ئیسلامی ساڵهای ساڵە لەلایەن گەورە تێرۆریستی سپای پاسدارانەوە مادەی سڕکەری بەرەو ناوچە کوردنشینەکان گواستوتەوە تۆ دەبینی لە ئێمە دەبینین لە کوردستان هەر دەنگێکی ئازادی خواست دەنگی هەڵبڕی بێ هەموو شتێکیان کۆنتترۆڵە هەتا کەسێک ناتوانێت
ستۆریەک لە ئینستاگرام دانێ، بەڵام لە هەمان کاتدا مادەی سڕکرد زۆر بە ئاسانی لە بەردەستی خەڵکە بۆی کە خەڵک بێ ئەنگیزە بکە. ئەو هەموو دیاردە کۆمەڵایەتیە لە کوردستان کە تەقیوەتەوە بەڕاستی خەریکە شیرازی کۆمەلگا ئەشێوێنێ، ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە، ئەو سیاسەتە ئەمنیەتیە کە ڕژیم بەرامبەر بە خەڵکی کوردستان بەڕێوە بردووە و ئەوەی کە لە ئێستادا بەداخەوە دیسان سەرڕای ئەوەی کە خەڵکی کوردستان خەڵکێکی ئازادی خوازن، ئەکتیڤن، هەمیشە لەسەر شەقامن، دەنگی هەتا خەڵکی ناوچەکانی تریش بوون. ئەگەر تونند و تیژی بەرامبەر بۆ خەڵکە بەرامبەر بەژنان لەو ناوچانە تا بە هەنوو کەشبوونی هەیە سەرڕای ئەو شۆڕشە کۆمەڵایەتی کە بوونی بۆ هەیەوە، سەرڕای ئەوەی کە لە کوردستان خەڵک خاوەنی حیزبی سەرەکی خۆیان بوون. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی یەک ئەم ناوچانەی لە پەراوێت خستۆ لە بواری ئابووریەوە و هەژاری ئابووری، هەژاری کللتوری دێنێ. دووش ئەوەی کە بافتێکی ئەشیرەی بەداخەوە لە کوردستان تا بە هەنووکەش بوونی هەیە. وەوتم کۆمەلگای تووشی پارادۆکسێک کردووە. کاتێک تاکێک لەو کۆمەلگایە ئەزانێت کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان تاوانێکەکە کۆماری ئیسلامی فێری کردووە، لە ئەمان کاتدا لەگەڵ بافتێکی ئەشیرەی بەڕۆڕۆیە کۆمەلگا بە شێوازێکی نالەبەر ڕوانگەیەکی ناشرینی هەیە بەرامبەر بۆ تاکە و ئەم تاکەی تووشی پارادۆکس کردووە، ناتوانێت بڕیار بدا. بۆیە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕژیمە دژە مرۆڤە، بۆ ئەو سیاسەتە دژە مرۆڤیانەی بەرامبەر بە خەڵک لە کوردستان بەڕێوەی بردووە، بۆی کە نەیهێشتووە هیچ بژانەوەیەکی ئابووری لە کوردستان بوونی بوو بێ و ئەو هەموو ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی هەموو ئەبزارێکی لەبەردەستە بۆی کە تونند و تیژی تۆڵید و باستەولید کاتە بەرهەمی بێنێتەوە. بێگومان تۆ وەختێک لە کۆمەلگایەکی ئاوادا دەژی و هۆکارە سەرەکیەکەی یاساگەلێکی دژە مرۆڤە، بێگومان تاوانیش قودە خوڵقێ دیاردەیە کۆمەڵایەتیش ڕوو لە زیادبوونە و بۆیە ئەمە کارێکی کردووە کە سەرڕای ئەوەی کە شۆڕشی ژن ژیان ئازادی جەرەقەکەی لە کوردستان بوو و تا بە هەنوو کەشەر لە کوردستان بەردەوامە، بەڵام ئەبینین کە لە هەمان کاتدا تونند و تیژی وە کوشتنی ژنان لە ژێرناوی شەرەف و ناموس هەر بەڕێوە ئەچێەوە، ئەو تاوانە هەر بەردەوام ڕێژێ ئەچێتە سەرێ، دەگەڕێتەوە بۆ ئەو دیسان سیاسەتە دژە ژنانەی کۆماری ئیسلامی، دژە مرۆڤیانەی کۆماری ئیسلامی کە بەرامبەر بەو ناوچەیە لە کوردستان بەڕێوەی بردووە و بەڕێوەی دەباوە تا نەمانی ئەو ڕژیمە، حتا ئەو ڕژیمە لەسەر کار بێ ئێمە شاهدی دیاردەی لەوە زیاتریشین، شاهدی تونند و تیژی و قەتڵی عەمدی دەوڵەتی و قەڵاچۆی خەڵکین، چ لەلایەن تونند و تیژی لەلایەن تاکەوە کە لەو سیاسەتە قەریکە تەغزیەکرێ، چ لەلایەن خودی ڕژیمەوە بەرامبەر بە ژنان. چۆن دەکرێت فکرێتی کۆمەلگا بگۆڕێت بۆ کەمکردنەوەی ئەم بابەتە، بۆ نەمانی ئەم جنایەتە کە ژنان هەر ڕۆژە دەبنە قوربانی لە کۆمەلگای ئێراندا؟ یەکەم شتێک کە پێویستە بیزانین ئەوەیە کە حتا ئەو ڕژیمە لەسەر کار بێ، حتا کۆماری ئیسلامی بۆ سیاسەتە دژە ژنانەیە و لەسەر کار بێ، بێگومان کوشتنی ژنان، تونند و تیژی و دیاردە کۆمەڵایەتیەکان بڕنابن. بۆیە هۆکارە سەرەکیەکەی ڕژیمی کۆماری ئیسلامیە کە بێ بە هەموو هێزەوە لە بەرامبەری داڕا بوەستین و بیڕوخێنین. بەڵام ئێمە ناتوانین تا کاتێک کە ئەو ڕژیمە لەسەر کارە دەست لە سەردەستی یەکدانین و دەست لە سەردەستدانین و هیچ کارێ نەکەین، بەڵکو ئەبێ ببرنەسەرەوەی ئاستی وشیاری خۆمان بە خۆڕێخستنمانەوەی کە بینیمان لە شۆڕشی ژن ژیان ئازادی خەڵک چۆن خۆیان بەڕێخستن کرد. ئێمە لەگەڵ ڕێنێسانسێک بەرەو ڕۆین، بە تایبەتی لە کوردستان خەڵک خۆیان بەڕێخستن کردووە. ئێمە بە سەدان ژنی وەک دایە شەریفەمان هەیە کە ڕۆڵەکەی لەلایەن ڕژیمەوە ئێعدام کراوە، بەڵام خۆی بەڕێخستن کردووە، خۆی خزاندوتە ناو جومگە سیاسیەکانەوە، دەنگی هاواری دایکانی ئەعدامیە، بە سەدان نمونەی لەو جۆرەمان هەیە. ئەم خۆ بەڕێخستنکردنە، ئەم یەکگرتوویە کارێکێکە کە خەڵک باوەڕ بەخۆبوونیان زیاتر بێ و دەتوانن ئاستی وشیاری خۆیان بەرنە سەر، بە تایبەتی لە ناو بنەماڵەکان دایک و باوکان نابێ بەو سیاسەتە دژە مرۆڤیە کە لی تەغزیە کراون مناڵەکانیان پەروەردە بکەن، دەبێ ئەم هەڵاواردنی ڕەگەزیە لە ناو ماڵێدا ڕێشەکەم بکەن. وەکو هەموو ئەزانن کە هەر زۆم و زۆرێک کە لەلایەن لە ئێران کرابێت لەلایەن ئەو ڕژیمەوەی ئەمەش بە زوڵمێک بزانن ئەم جیاکاری و ئەم هەڵاواردنە و ئەم ڕوانگە مەڵکایەتیە دەبێت لە ناو مناڵەکانیان بسڕنەوە تا زمانێک کە ئەو ڕژیمە لەسەر کار بێوتم ئەم دیاردانە هەر بەردەوام. بەڵام
دایکان و باوکان مامۆستایان کە ڕۆڵێکی زۆر گرنگیان لە ماوەی ساڵانی ڕابردوودا گێڕا بە دڵسۆزیەوە لە بەرامبەر سیاسەتەکانی ئەو ڕژیمە ڕاوەستان و خەڵکی ئازادی خوازی ئێران ئەوانەیە کە هەمیشە لەسەر شەقامن هەر دەنگێکی ئازادی خواز لە ئێران کە بکرابێ هاواریان بەرز کردوێتەوە ئەمانە ئەتوانن بە خۆڕی خستنەوە بەرامبەر بەو ڕژیمە ڕابوەستن سیاسەتەکانی لە قاو بدەن هەوڵ بدەن فەزایەکی تەندروست بەری لە تونندوتیژی لە کوردستان بە تایبەتی حاکم بکەن و ئەمە بۆ ئاستی وشیاری خەڵک دەگەڕێتەوە بێگومان ئەو خەڵکە ئێمە بینیمان کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا وتم ڕێنەسانسێکی گەورە لە ئێران ڕوویداوەوە هۆکارەکەشی ئەم خەڵکە بوون کە بە یەکگرتووی بە ئاستی وشیاری توانیان ئەو ڕێنەسانسە بە وجود بێنن ئەو خەڵکاتوان ببرنە سەرەوەی ئاستی وشیاریان لە قاودانی سیاسەتەکانی ڕژیم بناوتن بۆ هەموو دیاردە کۆمەڵایەتیە بۆ هەموو کللتورە قیزەونا کە هەڵقڵاوی سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیە بناوتن بەو کللتورە داڕزیوانە کۆمەلگاکە تا ڕادەیەک تەندروست بکەنەوە تا کاتێک کە ئەو ڕژیمە دڕەندە لە سەرکار نامێنێ و دەڕوخێ و هەمویان بە ئازادی یەکجارەکی دەگەن بە کۆمەلگایەکی مرۆڤتەبەر. بەڵێ زۆر سپاس هاوڕێهەتا و پرسیارەکانی من کۆتایی پێهاتوو کاتی بەرنامەکەیشمان بەرەو کۆتاییەکێ ئەگەر قسێکەیەکە پێتان وایە ئاماژەتان پێنەکردووە فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆی کە جارێکی تر بانکشتی بەرنامەکەتان کرد. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێهەتاوی عەبدوڵڵایی چالاکی مافی ژنان و هەروەها ڕۆژنامەوان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوون. ئازیزان و خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەیش کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە هەر بژین بە شادی و بەختەوەری ماڵاوە.